هەڵسا بوو ئەو زردایکە بە پەنجەی پەردەی کچێنی ئەو منداڵە 5 ساڵانەی لابردوو. بەناوی خۆی گەورە و میهرەبان، خۆشەویستان بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێ لە ئەڵقەی یەکەم لە بەرنامەی لێکۆلەر لە پایتەخت میدیا لەگەڵتانین. خۆشەویستان و بەڕێزان، هەرجارە و پەردەلادان لەسەر تاوانێکی قێزەون و ئاشکراکردنی بۆ کۆمەڵگەی خۆم بۆ ئەوەی خۆشەویستان و کەس و کاری خۆم ئاشنا بکەم بۆ ئەوەی بتوانین لەو تاوانە قێزەونانە دوور بکەینەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە ئەڵقەی ئەو جارەدا باسی ژینگەی دایکی ڕەسەن کە باشترین و چاکترین و سەلامەترین ژینگەیە بۆ منداڵەکان. زۆر جار ئێمە باسی تەلاق دەکەین کە مەترسیەکانی تەلاق لێکەوتەکانی کە چەندە مەترسیدارە. باسی ئەو ژن و پیاوە نین کە ناتوانن لەگەڵ یەکتر بگونجێن. باسی ئەو نەوایانە، ئەو منداڵانەی کە لە بەرەی ئەو دایک و باوکەن کە بەڕاستی ئەوانە دەکەونە ناو مەترسی و ئەوانە تووشی کێشە و گرفت دەبن. خۆشەویستان، کاتێک کە تەلاق ڕوودەدا گومان لەوەدا نییە ئافرەتەش کە جێگەی ئەو دایکە دەگرتەوە کە پێی دەوترێت زرتاک لە کوردەواریدا. بەڵام بەداخەوە ڕێزم بۆ باشەکانیان کە بەڕاستی ئیوا هەیە جێگەی دایکی بۆ گردیتەوە، بەڵام قەت نابتە ئەو دایکەی کە لە ڕەحمی خۆی هاتە دەرێ و لە ڕەحمە خۆی پەروەردە بووە، نابتە ئەو دایکە. زۆر بەداخەوە ئێستا باسی تاوانێکتان بۆ دەکەین خۆشەویستان کە بەڕاستی لە یادەوەریەکانمدا قەت ئەو تاوانە ڕژناکەوە بەبیرم دێتەوە. ئەویش ئەوە بوو کە یەک لەو پیاوانە کە خێزانەکەی خۆی تەلاقدا نەگونجان، اینجا بەڕاستی ئەو منداڵانە لە لای ئەو باوکە ماونەوە. زۆر جاروێ دادگا کە بەڕاستی باشی پێکایە هەر کاتێت جیابوونەوەک دەبیتن منداڵ ڕادستی داگ دەکرێتەوە، چونکە دایک باشترین ژینگەیە ئەگەر هاتوو ئەو دایکە کاری قێزەون و ناشیاو نەکات. دیارە ئەو منداڵانە ڕادستی ئەو بابەکرابوونەوە، دیارە ئەویش ئافرەتێکی هینا بوو کە وەکو زرداک مامەڵی لەگەڵ ئەو منداڵانە دەکرد. زۆر بەداخەوە ئەو دایکە زۆر ئەزیەتی دەدان، زۆر ئەشکەنجەی دەدان. خۆشەویستان، بەڕاستی کە ئەو دایکە بووە زردایک، بابەکەش بە هەمان شێوە دەبتە زرباک. یعنی لەبەر ئەوەی هەز بە لاوازی دەکا کە دەڵێ ئافرەتێکم تەلاقدایە لە ناو کۆمەڵگەی کوردی زۆر جاروایە، دەڵێ عیبەیە ئێستا ئافرەتی دووەمیش تەلاق بدەم، خەڵک دەڵێ ئەوە ئی یەکەم، ئەدی ئی دووەم چییە؟ یعنی شەرمەزار دەبم، ناشرین دەبم. زۆر جاروێ بێدەنجی لێ دەکات لە کەم و کورتەکانی دەبووری. خۆ زۆر جاری شوێ ئەو ئافرەتانە نەگونجانە، ئی دووەمیش ئافرەتێکی نەگونجاوە، چی تێدا ئەگەر هاتوو ئەویش تەلاق بدرێت. اینجا ئەو باوکەش کەت بۆ ژێر دەستی ئەو دایک، ئەو هەموو ئەشکەنجە و ئازارە بەڕاستی زۆر بەداخەوە. یعنی هەتا بەبیرمانە بەڕاستی کاتێ ئەو زردایکە منداڵێکی خۆی هەبوو بەوەی نەوەستا ڕۆژانە لەو منداڵی دەدا، لە کوڕی ئەو پیاوەی دەدا، لە زڕ منداڵەکەی خۆی دەدا. اینجا ئێواران کە باوکی دەهاتەوە دیسان بە بابی شێوە دارکاری دەکرد، چینێکیش دارکاری دەکرد بەداخەوە بەڕاستی. اینجا هەر باوانەش نەوەستا بە دارکاری کردن، هەڵسا یەک تۆمەتی بۆ دروست کرد، تۆمەتێکی زۆر قێزەون، تۆمەتێکی زۆر ناشرین. هەڵسا ئێوارێکی بە بابی گوت بوو، ئەو کوڕیت و دەست درێژی کردیتە سەر کچەکەی من. یعنی بەڕاستی تۆمەتێکی زۆر نەشیاو. دیارە ئەو بابەش شەستا بۆ ئەو منداڵەی لە سەربان لە بەیتونە بەستا بووە، چەند ڕۆژ نان و ئاوی نەدابووێ. اینجا هەموو جەستەشی بە مراک و کەوچک داخ کرده بوو، نەکەر بەوەش بڕواتان هەبێ، ینی هەموو جەستەی بە ئاگری جگارە کوژان بووە، ینی جغارەی بە جەستەی ئەو منداڵە کوژان بوو. ئەو منداڵە 9 ساڵەیە. کاتێک جیرانەکان خوا خێریان بنووسی، بەڕاستی ئەوەشێک لە هوشیاری دەوروبەر و دراوسەکانی بوو، کاتێک کە هەواڵیان پێداین کە ئەو منداڵە هات زۆر بەداخەوە بەڕاستی لە دوا هەناسەکانی ژیانی بوو، گیانی سپارت. کە گیانی سپارت بەڕاستی هەمومان زۆر کە جەستەی ئەو منداڵەمان دیت، یعنی هیچ دوژمنێک بەرامبەر هیچ دوژمنێکی دڕق و شکارە ناکات.
یعنی بەداخەوە یعنی دەبی ئەوە چ وجدانێک چ ئەخلاقێک چ پەروەردەیەک دەستی بستە سەر منداڵەکی وا تۆمەتێکی وای بۆ دروست بکات. ئەو باوکە بەڕاستی بەو بێوجدانی و بەو دڵڕەقیەی ئەو منداڵە 9 ساڵانەی ئەوها ئەشکەنجە و ئازاردا و هەتا گیانی سپارت. بەڕاستی زۆر زۆر ناخۆش بوو، ینی کارەساتێکی زۆر گەورە بوو. هەرچەندە بەداخەوە ئەوانە تا ئێستاش هەردا بەستراینە، تا ئێستاش بەڕاستی دەبا لە سێدارە بدرێن، لە سێدارە نەدران. سپاس بۆ خوا الحەمدوللا هەتا براگسکەکەیان دانی بە تاوانەکان دانی قسەکانی کرد کە چ ئەزیەتێک درایە چ ئەشکەنجەیەک درایە کە بەڕاستی ئەوە لە یادەوەریەکانی ئێمە قەت ڕژ نابتەوە. زۆر زۆر شتێکی ناخۆشە، دیمەنێکی زۆر زۆر نەشێو. اینجا بۆ هەر ئیسپاتکردنی جۆری دووەم بەڕاستی کە دەڵێن ژینگەی دایک سەلامەترین ژینگەیە، ئێمە بە نمونە بە بەڵگە لە بەردەستمانە دیسان بە هەمان شێوە. عادەتەن ئەو منداڵەیە دیارە لە پاش تەلاقی خێزانەکەی منداڵەکە ڕادەستی دیسان بابەکە کرابەوە. زۆر جاروێ منداڵ لێرەدا مامەڵەی پێدەکرێت بەداخەوە، مامەڵەی کڕین و فرۆشتن لە بینی خێزانەکان دەیکردەوە. پاشان ئەو زرداکە لەبەر ئەوەی ئەو منداڵە جاروێ لە محکەمەی پێ دەڵێن دیتن مشاهدە، بابەکە دەبی ناوە بچی ئەو منداڵی ببینیتن، مشاهدەی بکاتن بیبینیتن. دیارە نۆرەی ئەوە بووە ئەو منداڵە لای زرداکەکەی بووە. ئەو زرداکە بۆ تۆڵەکردنەوە لە دایکە ڕەسەنەکەی کە دیارە زۆری ڕق لێ بووە، زۆر زۆر وەکو بڵێن چای بە منداڵەکەی هەڵ نەهاتیە. بەڕاستی تاوانێکی کرد، تاوانێکی زۆر زۆر قێزەون، تاوانێکی زۆر زۆر نەشیاو کە بەڕاستی لە قاموسی کۆمەڵگەی کوردی چتوالن هەڵسا بوو. ینی دوو لە ڕووی بینەران و بەڕێز خۆشەویستانم، ینی بەڕاستی کە ئەو شتانە کە دەڵێن دەبی بیلەین بۆ ئەوەی کە سوکاری خۆمان ئاگاداری ئەو جۆرە دیارە تاوانە بوون، ئاگاداری منداڵەکانیان بوو. هەڵسا بوو ئەو زردایکە بە پەنجەی پەردەی کچێنی ئەو منداڵە 5 ساڵانەی لابرد بوو، حتا خوێنی بە لەشی دەهات بخوارد. ینی داکەکەی دەگریا دێگەوە باشە ئێستا ئەم چ بکەم، ئەو منداڵە 5 ساڵانەم عیبدار، باشە ئەوە چ وجدانێکە چ ئەخلاقێک. بەڕاستی بۆیە دووبارەی دەکەینەوە کە ژینگەی دایکی ڕەسەن چاکترین ژینگەیە. واروها ڕووی داواشمان لەو داکانە دەکەین کە زڕەکی پێوەیە، ئاگایان لێبی لەخوا بترسێن. بەڕاستی ئەمانەتێکی گەورەیان لە ملە بۆی ئەو منداڵانە کە لاستۆی ئەوانە تووشی نەهامەتی و دەردەسەری و کێشەوەی گەوران نەکەن. داواکارم لە خوای گەورە هەموو لایەکمان سەلامەت و پارێزراو بکات.